جا پەیوەند باسی گەنجێکی بەتوانە و لێ هاتووی کوور دەکەین کە خەڵکی شاری سلێمانیە بەڵام چەندین ساڵە لە وڵاتی ئوسترالیاژی و توانیوەتی لە چەندین فیلمی بەهێزی هۆلیوودا بەشدار بێت کە ئەویش ڕاهێڵ ڕۆمانە. Hey little brother, look at you, eh? So cute, side order of white guilt. What are you gonna do about it, guys? گەنجێکی کورد لە چەندین فیلمی هۆلیوودا بەشداری دەکات. ڕاهێڵ ڕۆمان لە شاری سلێمانی لەدایک بووە و لە ساڵی 1996 خێزانەکەی بۆ هۆی بارودۆخی کوردستانەوە بەرەو تاراوگە دەکەونە ڕێو لە ئوسترالیا دەگیرسێنەوە. لەوێش خولیای هونەر و نواندن دەکەوێتە سەری. بە پێی ژیاننامەی لە وێبسایتی IMDb لە تەمەنی 13 ساڵیەوە بە شێوەیەکی پیشەی لە فیلم و تەلەڤیزیۆن و شانۆدا کاری کردووە و بە یەکێک لە ئەکتەرە بەهرەمەندەکانی ئوسترالیا دادەنرێت. لە ساڵی 2022دا سکۆلەرشیپی بەناوبانگی هیچ لێجەری وەرگرتووە کە خەڵاتێکە تەنها بە چەند ئەکتەرێکی کەم دەبەخشرێت و وەک دەوڵەمەندترین خەڵاتی نواندن لە ئوسترالیا دادەنرێت. ڕاهێڵ ڕۆمان ئەم خەڵاتی لە نێوان 600 کەسی بەشداربوودا بەدەستهێنەوە و تەنیا 6 کەس یاخود 6 ئەکتەر دەتوانن ئەم سکۆلەرشیپە بەدەستبێنن. یەکێک لەو 6 ئەکتەرەش بۆ ساڵی 2021 ڕاهێڵ ڕۆمانە کە سکۆلەرشیپەکە بەدەست دەهێنێت. Feel you, sister. I can feel you flowing through me. سکۆلەرشیپی هیچ لێجەر دەبەخشرێتە ئەکتەرێکی تازە پێگەیشتووی ئوسترالی کە دەبێت خاوەنی توانە و لێهاتوویەکی باش بێت و ئارەزووی کارکردن و ڕاهێنانی نێودەوڵەتی بکات. وەک لە ناوەکەیدا دیارە ئەم سکۆلەرشیپە بە ناوی ئەکتەری ئوسترالی بەناوبانگ هێز لێجەرەوە ناونراوە کە ناوبراو یەکێک بووە لە ئەکتەرە بەناوبانگەکانی جیهان و لا بەناوبانگترین ئەو ڕۆڵانی گێڕاویەتی ڕۆڵی جۆکەرە لە فیلمی The Dark Knight کریستۆفەر نۆلاندا. بەهۆی ڕۆڵی لە فیلمی The Principal کە لە ئاستی نێودەوڵەتیدا بووە ستایشی زۆری کراوە. لە ماوەی ساڵانی ڕابردوودا کاری لەسەر چەندین فیلم و بەرنامەی تەلەڤیزیۆنی ئەمریکیش کردووە. لەوانە ئەماد ماکس ساگە و فیلمی God's Favorite Idiot بوو کە مێلیسا مەکاراتی و بن فالکۆن ڕۆڵی سەرەکی تێدا دەگێڕن. هەروەها لە ساڵی 2024 و لە فیلمی The Surferیشدا لەگەڵ ئەکتەری نێوداری هۆلیوود نیکۆلاس کیج ڕۆڵ دەگێڕێت. Look what you done now, you dog. Shit. Oh shit. My eye is fucking blurry. I can't see, man. Hold still.